خيراتي خوشكامي بالا خديا با خدر دكرة حەلیما تەمەەن 22 ساڵیش دەستێن داعشێ هاتا ڕزگارکردن و بدتنا کەسوکارێن خوا شاد بوو. پشتی 6 ساڵێن زلم و زۆرداریێ یەکەم جار بە خوشکا خوا هەم بێز کرد و ماوەی 3 ساڵانە لە وڵاتی تورکیا بوو. حەلیمایە چەندین جارە هەوڵدا خۆ ڕزگار بکە لێ هەولێوێن سەر نەکەتن و هەموو جارانژی لێدان و تووشی نەساغیان دەبوو. پشتی هاتیەگرتن بەرهەم و سلێڤە بەربوون و پاشان بۆ سووریا و دوماهیە لە تورکیا بوو. پشتی 14 ڕۆژێن کەرەنتینێ لە هەرێما کوردستانێ و پشکینا ڤایرۆسێ کۆرۆنا ژا لێ ساخلەمیە پارێزگا دۆگەجەر هاتی ئەنجامدان ڕێبێ هاتیەدان بتەنابا کەسوکارین خۆدا. خودی کیف خۆشیە من هیچ چیزا کیف خۆشم نکارم هەوتە کیف خۆشی ئەزا کیف خۆشم ئەس نکارم بوەسفینم شوەڕ هەچەندی ئەزا کیف خۆشم ئەب هات نامێ بەس کیف خۆشیام تەمام نابێ هەتا برایمێ نەی الحدود دەیە بەس نکارم هەوتە بوەسفینم چەندی ئەزا هەکە داوەتا برای مبایەتی بجەش بەردلێم بتر نینە خۆشتر و هات ناداک و بایم خۆشتر نینە هەوچەندی زا کیف خۆش بوو ئەس هاتم هەکەس هەمە عیشانی یعنی من بەهەوەر نەکرد ڕۆژێکەس و عیشان بگەهێنە یەک. عیشان خوشکە حەلیمایەژی ڕزگاربوویە دەستێن داعشەیە. دگەل دوو برایەن خۆ و یەک ژوان هەتانوها بریندارە و نکا لەسەر پێ خۆ هاتن و چۆنێ بکە. لێ برینە هەرامەزن ئەوە دایک و باب و دوو خوشکێ نوێ هەتانوها چارەنویسێوان نەدیارە. أسجلك كيف خشم بس بخدي وقت وضعي ما قالك بزحمته ترى أمد بيدك وبابنو أمد يختي منه وبراي مني شهاتيا وإيد التريجي هيجي الدراها البروج جديم أبخدي أمهم هاتنا قرتنا مهمة كتنا دستدا أشو هر هنا كاش مال دولتنا را دريخص روجكات تجي وها خوشيت خوازم داك وبابن مشي بينو يقصير همي جمالباتە حەلیمایە 12 کەس لە سۆلاخێ لە ڕۆژهەلاتێکیای شنگا لە ژبال داعشێوە هاتبوون ڕەواندن و بتریاوان هەیانوها بێسەروشونن خواستەکێنوانێ هاتنە ڕزگارکردن ئەوێن مای ڕزگار ببن و جاردی بدیتنا هەفتوو شاد ببن و ئەفخێزان تەمام ببە. ئەف مالەکە بە تەمامی داعش دەرباخۆلێدا مینام سەدان خێزانێ نزدی. مەهار شنگالی کوردستان 24 کۆمەڵگەها شاریە.